لە ئوسترالیا دوو خوشک حەزیان لە پیاوێکە بەهۆردوو تێیبەربوون توندەم لاولایان گرتووە ماچی یەکەن خەمیانە ڕاکە. دوو خوشکەکە دوانن 7 ساڵە حەزیان لە کوڕەکەی ناوی بێنە. بێن گوێ بە گوارەیە دوو گوارەی لە گوێدان ئەو جۆرەش ئەوە نییە ئیدی نازانم کچەکان چۆن ئاوا دڵیان لێ چووە. کچەکان قسە بۆ خەڵگەکەن ئەڵێن عیلاجێکمان بکەن زۆرمان حەز دەبێنە بە هەردووکمان بە یەکەوە شووی پێ بکەین. یاسای ئوسترالیا ڕێگە نادا دوو ژن بۆ یەک پیاو بن. ساڵێکە بێن و هەردوو خوشکەکە بە یەکەوە ژی.